ئەوە شتێکی سەرسامکەر نییە پاش ئەوەی شکستی هێنا. کەمپینی ترەمپ تێدەگەن لەوەی لە ژماردنەوەی دەنگەکان دووبارە شکست دەهێنن، چونکە ئەوە هەوڵێکە بۆ تێکدانی دیموکراسی لە دیموکراتی ترین ناوچەی ویلایەتی ویسکۆنسین. سبەی نییە تێکەڵاوبوون لە نێوان هەزاران کەس ڕوودەدات لە بەردەم دامەزراوەکە. ئەوە شتێکە نامانەوێت ڕووبدات، چونکە ئێستا کۆرۆنا بە شێوێکی بەرفراوان بڵاو بۆتەوە. This is just another form of voter suppression. I would encourage them to provide their proof. دەزانم بۆ ئەم ناوچەیان هەڵبژاردووە بۆ دووبارە ژماردنەوەی دەنگەکان، چونکە شوێنی دیموکراتەکانە و زۆرینەی دیموکراتەکان لێرەن.